سڵاوتان لێبێ لە نەخۆشخانەی هیوای بە سوپاسەوە کە هەندێک لە کەسەکان و هەندێک لە کۆمپانیەکان دیاریمان بۆ لێن ئەمڕۆ لێ دوو دیاریتان شام بم کە بۆمان هاتووە. دکتۆر ئەحمەد کەیفان قەساب هاوڕێمانە و خاوەنی LDS سنتەرە لە شاری هەولێر و هەروەها خاوەنی کۆمپانیای ئەدڤانسدنتە بۆ سەردانێکی چارەسەری نەخۆشی چوو بە تووشە داوای لێکردن چیتان بۆ بێنەوە. داوا بنزی دامین هایدروکلۆرایدم کرد کە بۆ چارەسەری بینی زۆر احتیمالی لەسەرکردن نەخۆشخانەیەوە. بە سوپاسەوە ئەم کیسەی بۆ ناردینەوە هەتا کەسکەمانی خۆی پارەی باشنەوەکەشی دا کە چوار داینەوە بۆ ناردین کە بەڕاستی بۆی بە زۆر گرنگە و لە عێراقا نیە. سوپاس بۆ دکتۆر ئەحمەد کەیفان قەساب و هیوای سەلامەتی تەندروستیشی باش بۆ کل خانەوادە. جگە لەوەش کۆمپانیای نیودنت کە حاجی مستەفا خاوەنێکی هەر لە شاری هەولێر ئەمەی بە یاری بۆ ناردین کە کارتۆنێک ئەشیایە کە ماوە لەم جۆرە کارتۆنەمان بۆ ئەنێرێت بۆی کە ئەو پێداویستیانی کە ئەمانە لە بەشی بزانە لە نەخۆشخانەی هیوا بتوانین بەکاری بێنین. جا من تا ئێستا نەکردووەتەوە بەڕاستی حەز دەکەم لەگەڵ ئێوە هەڵبژڕم بۆی کە زانم چیان ناردنەوە. هەروەها حاجی مستەفا لە شاری هەولێر کە ناوێتیەتان پێشوو کوردستان هەموو گواستنەوە شتێکی لەسەر خۆیان بووە کە ئەم کارێنە بکەین لە نەخۆشخانەی هیوا خۆدارزان بۆ نەخۆشانی خوێن و نەخۆشانی دەستنیشانەکانی شێرپەنجەیە کە سەر لەبەری چارەسەرەکان کە ئەکرێت بە کۆڕایی بەدە بەرامبەر بۆ نەخۆشەکانەکێت. ئەم ڤیدیۆش تەنها مەبەستم لێوەیە کە هانی کۆمپانیا و کەسەکانی تر بە هەڵان شێوە هاوکاری نەخۆشخانەکە و بەشی لە وندای نەخۆشخانەکە کە خۆ پزیشکی دانم و پێش ماوەیەکیش نزیکەی ساڵێک بەر ئێستا کۆمپانیای کراوندن باید نزیکەی 380 دلار ماوەی تاقیمیان بۆ ناردین کە هەر بە سوپاسەوەی بەبێ بەرامبەر بوو. هاویشە لە شانی هەولێر دیسە ئەمانە کۆمەڵێک سەرەڤایزەرترە کە بۆ کاری بەکارەهێنرێت گوتان لە دەنگی ئەو ئامێرەیە لەو ئامێرەیە بەکارەهێنرێت کە سپەکە هەڵەبژێت. ئەمانە گۆزن کە منە بۆمە زۆر چکە ئەم گۆزانی کە ناردویانە ئەمە پێڕین گۆزی دانیمارکی هەر بۆ پزیشکانی هەڵڕێشم ئەم گۆزانە لە گۆزەکانی لای خۆمان خۆڵمپێکی دۆزێک باشترە و هەروەها چیتیشی ناردووە ئەمانە عادەتەن بۆ هەم بۆ بلیتێکی بەکارهێنین هەم بۆ بەشی دەمودان بەکارهێنین لە نەخۆشخانەی هیوا و هەروەها لەگەڵ یانەوی دانی بۆ ناردوین کار بۆ ئیرانی دیسانەوە لە دەروەهێنراوە ئۆلیکلۆرایدەکەی زۆر باشە و ئەمەش دووبارەی بۆ نەخۆشخانەی کە بزانین توانای کردنەوەی دانیانێ کە لەوەشێت دەزانێت زیاتری ناکرێت لە هەویدان بەڵام ئەمەوێت ئەم کارتۆنە بچووکەشە بچڕمەوەی زان چی تایە چونکە ئەمەش دیسانەوە هەر بۆ ئێمە هاتووە. ئەمەش دیسانەوە کۆمەڵێک گۆزی تیکەدایە و کۆمەڵێک ئەشێتی کە ئەمە سپۆنجە لە پاشدا هەڵکێشان بەکارهێنین بەتایبەتی بۆ نەخۆشانەی کە مەترسیکلۆن بەربوونمان هەیەیان بۆ ئەوان بەکارهێنین و هەروەها لەگەڵیا بە سوپاسەوە عینی بۆ ناردین تۆپیکال ئەنەستیزیا بۆ ناردین کە ئەمە پەنجە بە شێوەی جەڵ بەکارهێنرێت لە پێش دەستلێدانە بەکارهێنرێت. کۆمەڵێکی لەمەش بۆ ناردین و هەروەها کۆمەڵێک موازی بۆ ناردین کە لە پڕکردنەوەی دانە بەکارهێنرێت و هەروەها هیمۆسپۆنجی تری بۆ ناردین کە ئەمەش دووبارە ئەو سپەنجانەیە کە لە پاش هەڵکێشانیدان بەکارهێنن بۆ ڕێگرتن لە خوێنبەربوون کە هەموو ئەمانە شتی ئەسڵی و ئەوروپین و بەڕاستی جێگەی سوپاس و ڕێزە و ئەمەش هەر کۆمپۆزیتە کە دەرمانی پڕکردنەوەی دان لە کۆمپانیای پیدیە بۆی ناردوین و هەروەها ئەمەش دیسانەوە کۆمەڵێک سپۆنجیان کۆمەڵێک گۆزیتەکە بۆی ناردوین لە کارەکانمان بەکارهێنین. دووبارە پێتەوەمە بەسمان لەم ڤیدیۆیەوەیە کە هانی هەموو لایەک بین ببەخشن چونکە بەبەخشینەکانتان ماڵتان زیاد دەبێت. ڕێز و حرمەتی زۆر ڕستاڵ هەجاف لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمان.